مژدە و هەواڵێکی خۆش بۆ خانەنشینان دوای ئەوەی مامەڵەکانیان تاو دەبێت 5,000 خانەنشین سەرجەمیان 6 موچە بەسەریەکەوە وەردەگرن. بەپێی زانیاریەکان مامەڵەی خانەنشینانی هەرێم بۆ موچەی مانگی حەوت تەواو بووە و تەنها هەندێک دۆسیەی خانەنشینانی سەربازی ماون. ئەویش بەهۆی هەندێک کێشەوە کە ژمارەیان زۆر کەمە. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار لە خانەنشینی هەرێم کە بۆ تیواردووە بۆ مانگەکانی 6 و 7 سەر و 10,000 مامەڵی خانەنشینی دۆسیەکانیان تاو بووە و خراونەتە ناو لیستی موچەوە. وتیشی بۆ موچەی مانگی 6 کە چاوەڕێ دەکرێت تا هەفتەی داهاتوو لە بەغداوە بێت نزیکەی 5,000 خانەنشین مامەڵەکانیان خراونەتە ناو لیستی موچەوە، واتە ئەو خانەنشینانە هەر یەکەیان 6 موچە بەسەریەکەوە وەردەگرن. بۆ مانگی حەوتیش زیاتر لە 4,000 خانەنشین موچەکانیان بۆ بەستراوە و لیستەکەش ڕەوانەی بەغدا کراوە. بەمەش ئەو 4,000 خانەنشینە مانگی دواتر هەر یەکەی 7 موچە بەسەریەکەوە وەردەگرن. واتە مامەڵەی خانەنشینان و دۆسیەکانیان تەواو کراوە. هاوکات ئەو خانەنشینانی مانگی ڕابردوو خانەنشین کراون، ئەوانیش زۆربەیان دۆسیەکانیان تەواو کراوە و موچەکانیان وەردەگرن.